وەزارەتە گەنجینەیە ئەمریکی سزایەن ئابووریەن تونتر بەسەر چەندین پایدارن ناودەوڵەتی و ڕژێمە ئەسەد و ئالیکاری و ئاسانکاریش بۆی داعشێ پێشکەش کردبوون سەپاند و سزایەن ئابووریەن ئەمریکا چەند بازرگانێکی ناودەوڵەتیژی لەخوا گرتن. داوین فەرمانە سەپاندنە سزایاندا و نەهێوێ هەیوێ دەهاتە دەرکردن. وەزارەتە گەنجینەیە ئەمریکی سزایەن ئابووری بەسەر کەسێکی بناوێ عمران عەلیک و بخوا بە خەڵکێ ترینداد و تۆباگۆە ڕێگەزنامەیە ئەمریکیژی پێرە هەیە سەپاند ئەو ژێ بێتۆمەتە پێشکەشکردنا پشتەوانیە داراییش بۆی ڕێخستنە تیرۆریستیە داعشێ و وەرگرتنە پەرێن سەرکردێن داعشێ ژە سووریێ. هەروەها وەزارەتە گەنجینەیە ئەمریکی سزایەن ئابووری بەسەر وەلید ئەحمەد زێنک و خەڵکی باشووری ئەفریقیایە سەپاند ئەو ژێ بێتۆمەتە ڕێڤەبەریە کاروبارên دارایی داعشێ لە وڵاتên ڕۆژئاوای ئاسیا و ئەوڕۆپا و ئەمریکا باکوور و ئەمریکا باشوور. دەربارەی پایدارên سووریک و بە ئاوایەکی ڕاستەڕاست پەیوەندیاوانە بازرگانی لەگەڵ داعشێ هەبوو. وەزارەتە گەنجینەیە ئەمریکی سزایەن ئابووری بەسەر کۆمپانیا ئەلقاترجیە پەترۆلێ لە سووریا سەپاند ژەبەرک و کۆمپانیا ئەلقاترجی ئاسانکاریش بۆی بازرگانیە بە نەفتێنە بەرە ڕژێمە ئەسەد و داعشێ پێشکەشکردنا. سزایەن وەزارەتە گەنجینەیە ئەمریکی بەسەر هەر یەک ژێ محەممەد ئەلقاترجی و خۆدانێ کۆمپانیای ئەلقاترجیە بەترۆلێ و یاسر عەباس ڕاوشکارێ ئابار بۆ تریلیۆم و عەدنان ئەلعەلی و فادی ناسر بزنسمانێ لوبنانی و پشتەوانیە داعشێ دیکردن هاتنە سەپاندن. هەروەها وەزارەتە گەنجینەیە ئەمریکی سزایەن ئابووری بەسەر ئیدی ئیلیۆن و لە ترینداد و توباگۆ درونێ سەپاندن کۆ دە ساڵە 2017 دەست بە ڕێخستنە کاروبارên داراییەن داعشێ کرد و دەهەمان دەمێدا پێشتەوانیە ئابووریژیش بۆی ڕێخستنە تیرۆریستیە داعشێ پێشکەش کرد. لە گۆری و وەزارەتە گەنجینەیە ئەمریکی ئەشکەرە کردی ئیلیۆن دەڕێ عمران عەلی بە پەرێن سەرکردێن داعشێ ژە سووریە دەردەخستن و ئالیکاریژی پێشکەش دەکردن. سزایەن ئابووریەن وەزارەتە گەنجینەیە ئەمریکا چەندین کار بەدەستێن ئەمریکی و سینی و چەندین پایدارên سووریێ لەخوا گرتن.